ئازاد گەنجێکی خەڵکی ئامەد بوو تەنها بە کوورمانجی قسەی دەکرد. ڕۆژێکەوە چوو بۆ هەولێرێ و لەوێ ڕاستی هەڤالێکی بناوێ ڕێبناب. ڕۆژێکە و چوو بۆ هەولێر و لەوێ تووشی هەورەیەک بوو بە ناوی ڕێبی. ڕێبن بە سۆرانی داخوی لێ ئازاد دەست پێی کردە گەلک پەی فێم نەدیکردن. ڕێبین بە سۆرانی قسەی دەکرد، بەڵام ئازاد لە سەرەتادا لە زۆر وشە تێنە دەگەیشت. ئازاد پرسی: گەلۆ چما ئەم مینە هەڤ ناخەون هەرچەندەم هەردووژی کوردن. ئازاد پرسی: ئایا بۆچی ئێمە وەک یەک قسە ناکەین هەرچەندە هەردووکمان کوردین؟ ڕێبم گوت: زمانێمە مینە بەخچێکی تژێ کولیلکەن ڕەنگینە. ڕێبین وتی: زمانەکەمان وەک باخچەیەکی پڕ لە گوڵی ڕەنگە و ڕەنگە و ڕەنگوایە. زەراوایەن منە ئەستەنگن لێ دۆڵەمەندیە چەندە منە. زاراوەکانمان ئاستەنگ نینن، بەڵکو دەوڵەمەندی کلتورەکەمانن. ئازاد بڕیاردا: ئەزێ سۆرانی فێر ببمدا کو دلێ خۆشی هەموو کوردان ڕەوەکیم. ئازاد بڕیاریدا: من سۆرانی فێر دەبم بۆ ئەوەی دڵم بۆ هەموو کوردان بکەمەوە. ڕێبنجی دەست بە فێربوونا کورمانجی کرداک و هەلبستن ئەحمەدێ خانی بەحریرن. ڕێبینیش دەستی بە فێربوونی کورمانجی کرد بۆ ئەوەی هۆنراوەکانی ئەحمەدی خانی بەخوێرێتەوە. وان فێم کرد و پەیوا خەنی دە هەردوو زەراوەیان دەمەڵێ. ئەوان تێگەیشتن کە وشەی خانی لە هەردوو زاراوەکەدا واتای ماڵڵتخن. پیشتی چەند مەهەن ئازاد و ڕێبن بوون پیرەکە زیندی دنەڤ براد و هەرێمەندە. دوای چەند مانجێک ئازاد و ڕێبن بوون بە پەردێکی زیند و لە نێوان دوو ناوچەکەدا. ئازاد گوت: ئێسنەها دکارم لە مۆزیکا سۆرانی یا بە بەندۆر گۆردار بکەم. ئازاد دەیوت: من ئێستا دەتوانم گوێ لە مۆسیقای سۆرانی کاریگەر بگرم. ڕێبنجی دەگوت: ئەز نەها چیرۆکن میتۆلۆژیک بە کورمانجی هێسانتر فێم دەکەم. ڕێبینیش دەیوت: من ئێستا چیرۆکە ئەفسانەیەکان بە کورمانجی ئاسانتر تێدەگەم. هەر کوردێک پێویستە هەری کێم دوو زەراوایانە فێر ببەگا کو ببە یەک. هەر کوردێک پێویستە لانی کەم دوو زاراوە فێر بێت بۆ ئەوەی ببێت بە یەک. زمانە یەکبووی کلیتە هەری مزن ئەسر کەفتنانەتەوەی. زمانی یەکگرت و گەورەترین کلیلە بۆ سەرکەوتنی نەتەوەی. ئازاد و ڕێبن بوون میناکژی بۆ هەموو چوانن کولپەی زانست و یەکی تێنە. ئازاد و ڕێبن بوون بەنمونە بۆ هەموو بەم ئەنجامی کە بە دوای زانست و یەکێتیدا.